بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم لاپەڕە 58 لاپەڕە 58 دەربارەی بابەتی ناوەند. ناوەند مانای چییە؟ لە کاتی دیتنەوەی ناوەند واتە لێرە ئەوەی ڕاستی بی ناوەند ناوەکی دیکەشی هەیە کە ئەمن پێشتر کاتی کە پۆلی شەشم دروست کرد وابزانم پۆلی شەش بوو یان چار بوو نەم دەزانی کە تێکڕاش بە مانای ناوەندێ. لەوانەک لەوانەکان هەتا هەستم کرد کە هەڵە کراوە لە کتێبەکەی ببورن کە وامزانی هەڵە کراوە چونکە نەم دەزانی ناوەند و تێکڕا بە هەمان مانادێ. بەڵام دیارە لە کوردستان تێکڕاش ناوەکی دیکەیە بۆ ناوەند، هەرچەندە هەست دەکەم وشەی تێکڕا زیاتر بە وشەی تێکراواتە هەمووی پێکەوە بە سەرجەم دەچی، بەڵام دیارە ئەو زاراوەش بەکاردێ بۆ ناوەند کەواتە ناوەند و تێکڕا یەک شتە. مانای چییە؟ مانای ئەگەرە من چەند ژمارەکم هەبوو هەندێک جار پێویست دەکا ناوەندەکەی ببینمەوە. واتە ئەگەرە من خوێندکار بم لە کاتی تاقیکردنەوە جارێک 90م وەرگرت، جارێک 50م وەرگرت، جارێک 40م وەرگرت، جارێک 20م وەرگرت، جارێک 80م وەرگرت، یەکێک لێم دەپرسی ئایا نمرەکانت لە بیرکاری کووە؟ پێویست ناکە ئەمن هەموو نمرەکانی پێ نیشاندەم، تەنیا یەک نمرەی دەرێم ناوەندەکەی ئەوەندەیە، ناوەندەکەی 50ە. ئەو کەسەکە تێدەگا ئەها ڕەنگە ئەمن جارێک 40م وەرگربی، جارێک 60م وەرگربی، جارێک 45م وەرگرتبی، ئەوها بوویتە 50. کەواتە ناوەند پێویستە بۆ کورتکردنەوەی وەڵام. ئێستا لێرە ئەمن خشتەکەم هەیە دەربارەی پێشبڕکێ و چەند کەسیش هەیە لێرە ناویان یەکەچیاندارۆ کە وەکو ئەوەی وایە 58 نمرەی هینایە، داریا 58 ئەویش، دلێر 51 دۆستیش 62 و داراش چەند 61. ئێستا ئەو کەسانە ئەو نمرانەیان هینایە لە من دەپرسن ئایا ناوەندی ئەو ژمارانە چەندە؟ ناوەندی ئەو ژمارانە چەندە؟ ڕێسایەک هەیە لۆ دیتنەوەی ناوەند. ئەو ڕێسایەش چییە؟ هەموو ژمارەکان کۆ دەکەمەوە، واتە سەرجەمەکەی دەبینمەوە. لێرە ئەگەر تەماشاکەین ژمارەکان پێدراوەکان هەمووی کۆکرایتەوە یەک لە ژێر یەک. زۆر ئاسانە ئەوها یەک لە ژێر یەک دایان نێم، خانە یەکان لەگەڵ خانە یەکان، خانەی دەیان لەگەڵ خانەی دەیان، کۆیان بکەمەوە هەتا لێم تێک نەچی. کۆیان دەکەمەوە 8 و 8 و 1 و 2 و 1 کە کۆم کردەوە دەبینم دەکاتە 290. باشە، ئێستا چ بکەم؟ خۆ ئەوە ناوەند نییە، ئەوە سەرجەمە. ئەو 290 سەرجەمە. دەچم دەژمێرم بزانم چەند ژمارەم هەبوو. سۆرەکە 1، زەردەکە 2، سەوزەکە 3، شینەکە 4، مۆرەکەش 5. 5 ژمارەم هەیە، 5 دانە. ئەو جا سەرجەمەکەی خۆم دەینم دابەشی 5 دەکەم چونکە 5 دانەیە. ئەو ژمارەی کە بەدەستم دێ ئەوە ناوەندە. 58 ناوەندە. تێبینی خوێندکاری ژیر، ناوەند هەمیشە نێزیکە لە ژمارەکان. واتە ئەمن لێرە بچووکترین ژمارەم چەند بوو؟ 51 بوو، لە هەمویان گچکەترە ئەو سەوزە. گەورەترین ژمارەش چەند بوو؟
62 بوو. 51 و 62 واتە ژمارەکانی من لە مابینی 51 و 62 بوون. لە 62 گەورەترم نەبوو، لە 51 گچکەترم نەبوو. ناوەندەکە نابی هەرگیز نەگچکەتربی لە 51 نە گەورەتریشبی لە 62. واتە شتێکبی لەو ناوەندەی لەبەر هەندێ ناوی ناوەندە. واتە لە 51 ڕەنگە گەورەتربی تۆزەک لە 62 گچکەتربی، کەواتە کە ئەمن 58م بەدەست دەبی هەست بکەم کە ڕاستە. بەڵام ئەگەر بەهات بە هەڵم کردبا بۆ وێنە 50 دەرچوو بە یان 40 یان 30 یان 70 دەبی یەکسەر بزانم هەڵەیە یەکسەر. کەواتە ناوەند دیتنەوە زۆر ئاسانە. بەو جۆرەی ناوەندەکە 58. ئێستا پرسیارەکەم لێ دەکەن، ئەگەر هاتوو دانا یەکەشکەیە، ئەو 70 زاراوەی زانی، واتە 70 نمرەی وەرگرت، بۆ خشتەکە زیادی بکە چ کاریگەریەکی لەسەر ناوەند دەبێ. ئێستا چونکە 70 ژمارەکی لەو ژمارانە لە هەمویان گەورەترە، کەواتە ناوەندەکەی گەورە دەکا، بڵندی دەکا. ئەو 70ە ڕەنگە بیکاتە 59، ڕەنگە بیکاتە 60، ڕەنگە بیکاتە زیاتریش. بابزانین چ ڕوو دەدا. ئەمن دەچم لۆ ئەو خشتەی ناوی چێ زیاد دەکەم، ناوی دانا. لێرە دەنووسم دانا، خشتەکەی زیاد دەکەم ئەوها لە خوارێ، لێرە دەنووسم دانا، نمرەکەشی دەنووسم چەندی ڕاستە، گۆتمان 70. ئەوجا ئێستا ئەو 70ش کۆ دەکەمەوە لەگەڵ ئەو سەرجەمەی، واتە لێرە بزانم دەکات چەند. 7 و 9 16، 2 3 360. ئەوجا ئێستا 360 لە جیاتی دابەشی 5 بکەم، دەبی دابەشی 6 بکەم، چونکە کەسەکان بوونە 6 کەس، نمرەکانیش بوونە 6 نمرە. سۆرەکە، زەردەکە، کەسکەکە، شینەکە، مۆرەکە و ڕەشەکە، ئەوەش ڕەشە. ئێستا دەینم 360 دابەشی 6 دەکەم. زۆر ئاسانە، دەکا 60، چونکە 6 زاران 6 دەکا 36. کەواتە وەکو گۆتم ئەو 70ە ناوەندەکەی بەرز کردەوە، ناوەندەکەی بڵند کرد، گەورەی کرد. لە جیاتی 58 بووە 60. واتە ئەگەر دارۆ و داریا و دلێر و دۆستی و دارا یەک کۆمەڵە بووان، یەک تیم بووان، یەک تیپ بووان، ئەو دانایە کەڵکەچی زۆری هەبوو لۆیان، چونکە ناوەندەکەی بەرز کردەوە، لە 58 کردیە 60. ئەوەیە کاریگەری یەکەچی دیکە. ئەگەر بەهات باو دانا لە جیاتی 70 50 هەبا، ناوەندەکە دەهاتە خوارێ، نزم دەبەوە. ئێستا چەند ڕاهێنانێکی دیکە هەیە لەسەر ناوەند. کۆمەڵە ژمارەکم هەیە 74 91 63 92 و 85. ناوەندەکەی دەبی ببینمەوە، پێش هەموو شتێک کۆیان دەکەمەوە. ئەوها خانەیەکان لەگەڵ خانەیەکان، خانەی دەیانیش لەگەڵ خانەی دەیان کە کۆیان دەکەمەوە، دەبینم دەکاتە 405. ئەو 405ەی دەینم دابەشی چەند دانەی دەکەم. سوورەکە 1، زەردەکە 2، کەسکەکە 3، شینەکە 4، مۆرەکەش 5، دابەشی 5 دەکەم. 5 دانە ژمارەم هەیە لە کاتی دابەش. 405 دابەشی 5 کردیتی 81، کەواتە ناوەندەکە 81. ئایا ناوەندەکە شیاوە، گونجاوە؟ بەڵێ گونجاوە، چونکە کەمترین شت 63ە، زۆرترین شتیش 91ە، 81ش لە مابینی
63 کەواتە بەڵێ گونجاوە شیاوە. ئەو جارەی کۆمەڵە ژمارەی دیکەم هەیە، ئەو سۆرە، ئەو زەردە، ژمارەکان هەندێک گەورەنە، ئەو سەوزە، ئەو شینە، ئەو مۆرە و ئەو ڕەشە کۆیان دەکەمەوە لێرە. ئەوها خانەیەکان لەگەڵ یەکان، دەیان لەگەڵ دەیان، سەدان لەگەڵ سەدان. لە کاتی کۆکردنەوە لێرە نووسرایە دەتوانی بژمێریش بەکاربیینی، کەواتە زۆر باشە بژمێریش بەکاربیینە. سەرجەمەکە کردیە ئەوەندە دابەشی چەندی بکەم، چەند دانەیە، 1 2 3 4 5 6 6 دانەیە، دابەشی شەشی یەکەم. دەبینم 430 بەدەست دێ. ئایا 430 باشە؟ کەمترین ژمارەم چەندە؟ ئەو مۆرەیە 294. زۆرترین ژمارە گەورەترینیان چەندە؟ 500 و ئەو زەردەیە 562. 430ش لە مابەینی گچکەترین و گەورەترینیە، کەواتە هیوادارم شیاوبی و هەست دەکەم شیاوە و گونجاوە. لێرە نووسرایە هەروەها دەتوانێ بژمێر بەکاربیینی بۆ دیتنەوە. لە کاتی بەکارهێنانی بژمێر بۆ سەرجەم باشتر وایە دوو کەوانەی دانەیەکی خوێندکاری ژیر هەمیشە، چونکە بژمێرەکان زیاتریان بە لاتینی دەبی بنووسین، کەواتە دەبی یەکەم جار ئەو کەوانەی دانەین، ئەو جا کەوانەکەی دیکە دانەین، پاشان دابەشی شەشی دەکەین، هەمان ئەنجام دەردەچی. هیوادارم ناوەند زۆر کێشە نەبی، چونکە هەست دەکەم زۆر ئاسانە. تەنیا ئەوەیە بزانی چەند دانە ژمارەت هەیە و لە کاتی دۆزینەوەی سەرجەم هەڵەنەکەی یەکان لە ژێر یەکان، دەیان لە ژێر دەیان، سەدان لە ژێر سەدان و ئەگەر کرا بژمێر بەکاربیینی. ئەوە دەربارەی ناوەند. لێرە باشتر وایە بێمە کۆتایی ئەوانەیە لە وانەیەکی نوێ باسی ڕاهێنانەکانی دەربارەی ناوەند بکەم. هەتا ئەو کات هیوادارم چەند پرسیارەکی بە خۆت شیکار بکەی خوێندکاری ژیر، چونکە ڕێسایەکە هەمان ڕێسایە، پرسیارەکان گەلک زۆرن. ئەمن لەوانەی داهاتوو هەموو پرسیارەکان شیکار ناکەم، تەنیا چەند پرسیارەکی هەڵدەبژێرم، چونکە کاتەکی زۆری پێدەوێ بۆ دیتنەوەی سەرجەم و هەروەها دابەشکردن. ئەمنیش ئەوەندە کاتم نییە، تەنیا کاتم هەیە زیاتر بۆ ڕوونکردنەوە و هەروەها بژمێریشت لەبەر دەستە دەتوانی بەکاری بینی بۆ ساغکردنەوەی وەڵامەکانت. هەتاوانەیەکی نوێ هەر بژین.